سەبارەت بە کۆنفرانسە کە دیارە کۆنفرانسی ڕەوەندی کوردی لە لەندەنی پایتەختی بەریتانیا بڕێوەچوو لەم کۆنفرانسەدا ژمارەك لە کەسایەتی کورد بەشداریانتی داکردو و خوان دەڵێن ئاماژمان لە کۆنفرانسەکە ئەوە بووە کە دۆزی ڕەوەندی کوردی بە جیهان بناسێنیت و هەروەها زیاتر بیبینە پێشەوە مۆزەچین لە زۆر بەڕێز دکتۆر کارۆخۆشنەوە بەشدابووی کۆنفرانسی ڕەوەندی کوردی لە لەندەنەوە پشتازگەڕستەخۆ لەگەڵماندا دکتۆر سڵاو لێ بێتبانی باش دەستپێک دەمێ پرسیاری کۆنفرانسەکەتان لێ بکەم کۆنفرانسەکەتان چۆن بوو ئامانچان ئەم کۆنفرانسە لا لەندەندا بۆچی بوو؟ بەنیتان باش خات و سۆما خات و چاوانەوە بەیانی نێرانی بەڕێزی کورساتیش کورسات نیوزیش باش دیارە ئێمە گەر باس لە چەمچی دیاسپۆرا یاخود ڕەوەندی کوردی بەگشتی بکەین یان ڕەوەندی کوردستانی ئەگەر ڕاستە بڵێیت دەکرێت لە پێشەچیدا بە تاقچخانێکی مێژووی باس بکەین ئێمە کەی ڕەوەندی کوردستانی دەستی پێکردووە دیارە لە ناوەڕاستی سەدەی بیستەمەوە ڕەوەندی کوردستانی پەیدا بووە دوای ئەوەی کە کۆمەڵێک کەس کۆمەڵێ گەنج بە مەبەستی خوێندن چونەتە وڵاتانی ئەوروپا و رووسیا و ئەمریکا و کاتە و دیارە ئەم کۆمەڵە قوتابی خوێندکارە توانیان کە لەوێ خوێن دەستی خۆیان بکەنەوە و بڕواناوی باڵا بەدەستبێنن دوای گۆڕانکاریەکانی ئەو کاتی عراق ئەم قوتابی خوێندکاریانە هەندێکیان نەگەڕانەوە بۆیە لەوێەوە بناقەی ڕەوەندی کوردستانی دروست بوو و دواتر بەهۆی ئەو گۆڕانکاریە مێژوویانێکەوە خۆتان نەزانن لە مێژووی گەلی کوردستان ڕووی داوە وەکو نسکۆی شۆڕشی 1975 و دواتر کارەساتەکانی چیمیاباران و جینۆساید و ئەنفال دواتر کۆڕە و وای کردووە کە ژمارەیەکی زۆر لە خەڵکی کوردستان ڕووبکەنە هەندەران بۆیە ئێستا هەندەران بەڕاستی گەنجینەیەکی لە بنەهاتووی ڕەوەندی کوردستانی لێیە و دەکرێت ئەم گەنجینەیە ڕێک بخرێتەوە دەکرێت ئەم گەنجینەیە سوودی لێ ببینرێ و بەرهێنانی تێدا بکرێت اینجا بەڵام ئەگەر باس لە ئۆبکەی لە قۆناغی یەکەم یاخود نەوەی یەکەمی ڕەوەندی کوردی چونکە بە تەمەنێکی گەورە چوبوونە هەندەران و نەیانتوانی وەکو پێویست زمانی وڵاتەکان فێر بن و ماندووش بوون لە شاخ و وەکو پێویستیش بەڕاستی نەیانتوانین تێکەڵاوی کۆمەلگاکانی دەرەوەی وڵات بن بەڵام نەوەی دووەم و نەوەی سێم زۆر بە جوانی تواریویانە لە هەموو کایەکانی کۆمەلگای ئەو وڵاتانی تیاندا دەژین تێکەڵ بن لە کایی سیاسی لە کایی ئابووری لە کایی کۆمەڵایەتی یاخود زانستی و هەتا تەکنەلۆژیش ئێمە کۆمەڵێک کەسایەتی کوردمان هەیە ئێستا لە وڵاتانی ئەوروپا ئەندامی پەرلەمانی وڵاتەکانیانن و هەروەها لە بواری ئابووری وەبەرهێنەری گەورن و لە بواری تەکنەلۆژی کوردمان هەیە کەوا لە گوگڵا ئیشەکە لە مایکرۆسۆفتا ئیشەکە و زانای گەورەی وەکو کۆچەر بیرکاریشمان لێ هەڵکەوتووە بۆیە بەگشتی ئەم نەوەی دووەم و سێم خۆشبەختانە زێدی باو باپیری خۆیان لەبیر نەکردووە نەتەوەی خۆیان لەبیر نەکردووە و ئەمانە بە شێوەیەکی زۆر باش دڵسۆزی کوردستانن و دەکرێت وەبەرهێنانیان تێدا بکرێت سوودیان لێت بینرێت بە مەبەستی لۆبیکردن بە مەبەستی پشتگیریکردنی دۆزی هەر چوار پارچەی کوردستان و ئەمە خۆشبەختانە لە لەندەن لەم بڵێن لە 30 مانگی 11 و لە یەکی ئەم مانگەیە بەشداریمان کرد لە کۆنفرانسێکی زانستی لە زانکۆی میدلسێکس کە 4 زانکۆ پێی هەڵسا بوون زانکۆی میدلسێکس لە لەندەن و هەروە زانکۆی کوردستان لە هەولێر و زانکۆی ناکازاکی لە یابان و زانکۆی ڤێننا ئەم 4 زانکۆیە کۆمەڵێک ڕەوەندی وڵاتانی تر و ئەو نەتوانی کەوا خاوەنی دەوڵەتن و هەروە ئەو نەتوانی کەوا خاوەنی دەوڵەت نین بانگهێشت کرابوون باسییان لە ئەزمموی خۆیان کرد باسییان لەوە کرد کە چۆن ئەوان توانیویانە سوود لە ڕەوەندی خۆیان و دیاسپۆرای خۆیان ببینن وەکو هێزێک لە بەرژۆندی نەتەوەکانیان بۆ بەرهێنانیان تێدا بکەن وەکو بڵێن نەتەوە ئەگەر باس لەم بڵێن لەو شاندانە بکەین کە بەشداریان تێدا کرد باس لە ئەزمموی خۆیان کرد وەکو نەتەوەکانی کەتەلۆنیا و باسک کە نەتەوەی بێدەوڵەتن و هەروە وڵاتەکانی وەکو ئیتالیا یۆنان و ڕۆمانیا و ئەرمینیا کە وەزارەتێکیان هەیە بۆ دایاسپۆرا یعنی تایبەت بە ڕەوەندی وڵاتەکانیان ئێمەش توانیمان گوێیان لێ بگرین بۆ بیرڕا ئاڵگۆڕ بکەین لەگەڵ چەندین کەسایەتی و سەرپەرشتیاری گشتی ڕەوەندی کوردستانی لە دەرەوە و خەڵکی ئەکادیمی و خەڵکی مامۆستای زانکۆ و هەروەها کۆمەڵە کەسایەتی سیاسی ئابووری
و زانستیش بەشدار بوون لە کۆنفرانسەکەی لەندەن. بەڵێ دکتۆر جیاواز لە بەڕێستان وەکە زانین کە بەشداریتیان تیا کردووە نوێنەرایەتی کورد کەیتر لەگەڵا بوو و ئەنجامدانی ئەم جۆرە کۆنفرانسانە تا چەند کاریگەری لەسەر ڕەوەندی نەتەوە جیاوازەکان و ڕەوەندی کوردیش بە تایبەتی دەبێت. بەڵێ دیارە وەکو باسمان کرد بەڕاستی ئەم جۆرە کۆنفرانسانە بۆ ئێمە زۆر گرنگە چونکە ئێمە پێویستیمان بە ئەزمموی وڵاتانی ترە بۆی بزانین چۆن وەبەرهێنانیان لە دیاسپۆرای خۆیان ناکردووە و لەم کۆنفرانسەیە وەکو باسمان کرد سەرپەرشتیاری گشتی ڕەوەندی کوردستانی لە دەرەوە بەشدار بوو لەگەڵ بەرپرسی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە لەگەڵ نوێنەری حکومەتی هەرێم لە بەریتانیا و هەروەها کۆمەڵێک کەسایەتی تر لە ئاستی بڵین سەرۆکایەتی هەرێم لە ئاستی پەرلەمانی کوردستان جێگری پێشووی پەرلەمانی کوردستان و هەروە لە ئاستی حکوومەتی هەرێم کەسایەتی بەهێز بەشدار بوون جگە لە کەسایەتی لایەن ئەکادمیەکان کە لە زانکۆکانی وەکو باسمان کرد 4 زانکۆی گرنگ وارووا کۆمەڵێک زانکۆی تریش خەڵکی تر بەشدار بوون. ئێمە بەڕاستی لە هەمووی گرنگتر ئەوەیەکەوە نوێنەری ڕەوەندەکانی کەتەلۆنیا، باسک، ئیتالیا، یۆنان، ڕۆمانیا، هیند و هەروەها هەتا ئەرمینیاش بەشداری تێدا کرد. ئەمانە بۆ ئێمە بەڕاستی گرنگ بوو کە لەگەڵ یانە لەم وەرکشۆپ و کۆنفرانسەیە بیرڕوا ئەڵگۆڵ بکەین و گوێ لە ئەزمونەکانیان بگرین و بەڕاستیش ئێمە سوودێکی زۆرمان لێبینین خاتون و توانیمان کە لە ڕێگای ئەم کۆنفرانسە زانستیەدا لە لەندەنی پایتەختی بەریتانیا بناخەیەکی پتە و یاخود ئاراستەیەکی دروست بۆ ڕەوەندی کوردستانی و دیاسپۆرای کوردی دابنین و بەرچاوڕوونیمان هەبێت تاوەکو لە داهاتوو چۆن بتوانین بەبێ جیاوازی هەموو کەسێک کوردستانیەک کە لە دەرەوەیە و کوردستان بە زێدی با و باپیرانی خۆی دەزانێ و لە هەر 4 پارچەی کوردستانە ئێمە هەوڵ لە هەوڵی ئەوە داینکەوە بتوانین ڕەوەندی کوردی یاخود ڕەوەندی کوردستانی کۆ بکەینەوە لەژێر چەترێکەوە بتواندرێت لە داهاتووە بەرهێنان لەم بڵین کەسانە بکرێ و دەبێت لە بیریشمان بێکەوە بەڕاستی هەموو ئەو وڵاتە پێشکەوتوەکان وڵاتانی ئەوروپا کارێکی جددی لەسەر ڕەوەندی خۆیانەکەن و هەندێک وڵات هەندێک حکوومەت وزارەتێکی تایبەتیان داناوە بۆ ڕەوەندی وڵاتەکانیان لە دەرەوە چونکە ئەمڕۆ لە سیستەمی جیهانیە لە ناوەندە نێودەوڵەتیەکانە بوونی ڕەوەند یاخود دیاسپۆرای ئەو نەتەوانی کە بە تایبەت دەوڵەتیان نییە زۆر گرنگە بۆی پشتگیر لە دۆزەکان کاتە کارۆخ ئەو نەتەوە جیاوازەکانی لێستادا ئەوانی کە لە ئەو ڕەوەندانی کە لە دەرەودا دەژن تا چۆنێک هاوکاری و پاڵپشتیان بۆ یەکتری هەیە تا چۆنە کاریگەریان هەیە لەسەر بڕیارەکانی یەکتر بۆ بنە هەلو کۆنفرانسی بەڕێستە ژمارەی نەتەوەی جیاواز ئاماژە بکرد کە بەشداریان کرد بوو پشتگیر و پاڵپشتی ئەوان بۆ دۆزی کورد بۆ ڕەوەندی کوردی چییە لە دەرەوە لە تاراوگا بەدڵنیایی ئەوە پرسیارێکی گرنگە خاتون ئەمە ئێمە دەبێت لەگەڵ هەندێک نەتەوەی بێ دەوڵەت لەگەڵ هەندێک دەوڵەتیش هەمووشۆ و هەماهەنگیمان هەبێت و بتوانینکەوە لەگەڵ یانە بتوانین بەیەکەوە وەکو پشتگیری دۆزی یەکتر بکەین بۆی کە لە ناوەندە دەوڵەتیەکانە دەنگمان گاتە ئەم سەکۆیانەی یاخود ئەم پلاتفۆرمانەی کەەوە داڕێژەری بڕیان لە ئاستی جیهانی اینجا لە چه ئاستی دەوڵەتە لێزەکانی بگری یاخود لە ئاستی ئەم ڕێکخراوانەی وەکو نەتەوە یەکگرتووەکان یاخود ئەنجومەنی ئاسایش اینجا لە کاتی خۆپیشاندانە بۆ پشتگیریکردنی دۆزێک من خۆم ئەگەر باس لە ئەزمونێکی بچووکی خۆم بکەم ئەو کاتێکەوە لە ئەمریکایە ماستەرمانە خوێند یعنی لە 2014 و 15 کە داعش هات ئێمە کە ڕێکخراوێکی تایبەتمان هەبوو بە قوتابیان خوێندکارانی کورد لە ئەمریکا لە پێش کۆشتی سپی خۆپیشاندانمانە کرد کۆمەڵێک کەس بەڕاستی کۆمەڵێک کەسایەتی کۆمەڵێک نەتەوەی جیاوازمان بینی کە پشتگیری ئێمە بوون لە دژی داعش پشتگیری پێشمەرگە بوون لە دژی داعش پشتگیری دۆزی کورد بوون یعنی ئێمە لەگەڵ ئەوانە ئەمانجیمانە کرد بۆی کە ژمارەیەکی زیاتر لە خۆپیشاندەران ئامادە بن و ئێمەش لە دۆزەی ڕەواکانی ئەوانە وەکو بۆ نمونە ئەرمینیا ئێمە پشتگیریمان ئەکردن بۆی کەەوە ئەوانیش بتوان لە کاتی خۆپیشاندانیانە بە ژمارەیەکی زیاتر داوا ڕەواکانیان بگێنن چونکە خۆتان نەزانن لە کاتی بڵین بوونی لۆبیکردن یاخود بوونی
بە چەند کەناڵێکی جیاوازەوە یەکیان لە کەناڵی دیپلۆماسی دەکرێت لۆبی بکەیت لە کەناڵی هەندێک کۆمپانیای تایبەت بە لۆبیکردن و لە ڕێگای خۆپیشاندان و هەندێک چالاکی کە لە ڕێگای هەندێک ڕێکخراوەکانەوە ئەنجام دێت. باشە دکتۆر پێشنیارتان چیە بۆ لایەنە پەیوەندیدارەکانی هەرێمی کوردستان بۆ خزمەتکردنی کوردانی دیاسپۆرا ئەتانەوێت چی بکەن یا خۆت بە شێوەیەکی گشتی ئەمان چیان کردووە؟ بەڵێ بەگشتی دەبێ هەموو لایەک هاوکار بن بۆ دروستکردنی دەستگایەکی تایبەت بە دایاسپۆرا و خۆشبەختانە ئێستا ئەم دەستگایە دروست بووە و سەرپەرشتیارێکی گشتی ڕەوەندی کوردستانی لە دەرەوە هەیە و پێویستە پێم وایە ئەم دەستگایش دەستگایەکی حیزبی نییە و دەستگایەکی کەسی نییە و ئەم دەستگایە هەر کەسێک باوەڕی بە کوردستان هەبێ باوەڕی بە ئاڵای کوردستان هەبێ دەکرێت لەژێر چەتری ئەم دەستگایە جێگای بێتەوە و پێویستە بە حەقیقەت ئەم کێشە و ئەم ململانەی حزبیانەی ناوخۆی کوردستان لە هەر پارچەیەکە نەگوازرێتەوە بۆ دایاسپۆرا و ڕەوەندی کوردی. دیارە دیاسپۆرا و ڕەوەندی کوردستانی لە دەرەوە بە شێوەیەکی کوردستانیانە بیرەکەنەوە و خەمی هەر چوار پارچەی کوردستانیانە و خەمی دۆزی ڕەوای کورد و نەتەوەکانی بێدەوڵەتی و کوردیانە. بۆیە پێم وایە کە گرنگە ئەم پرسانە دوور بخنێتەوە لە ململانەی حزبی و هەرواش کراوە و پێم وایەنەوەی دووەم و سێەم زۆر دوورن لە ململانەی حزبی و بە شێوەیەکی گشتی لە خەمی دۆزی میلەتەکەیاندان لە هەر چوار پارچەی کوردستان. بەڵێ زۆر سپاس بۆ زۆر بەڕاست دکتۆر کارو خۆشناو، سپاس بۆ تۆ، سپاس بۆی کای لە بانی کوردستان نیزدا لەگەڵمان ئامادە بوو. زۆر سپاس دکتۆر.